خۆیان بەدەم دروستیان کردووە. دا سەیری کە ئەوش شتێکی منطقی و علم نەفسە. ئەو قسانەی کە لە ناخەوە دێن، لە عەقیدەوە دێن، لە قەناعاتەوە دێن، دیفاعکردنێکی زۆری تایە، بە جددیتر تەرحەکرێت. بەڵام ئەم قسەی کە وەکو ئەمەیە خۆی دەلیلی پێێنێ، خۆی پێی مقتەنیع نییە، هەر قسەیەکی لووسەکاوتەوە، هەر درۆیەکە وەکو کارەباکەی حکومەت، وەکو موچەکە، وەکو هەر وعدێکی تری انتیخاباتی کە ئەم تاغوتانە بە خەڵکی دەن لە هەموو دنیای مسلمانانە، هەمووی هەر ئاوایە. وەختێک کابرا خۆی ئیدعاکەی کردو لە کاتی حملەی انتیخاباتە وعدەکانمان پێدا، هەر خۆی بڕوای پێین، چونکە هەمووی کەبرت کەلیمەتەن تەخرج من ئەفواهیم ئین یەقولون ئیلا کاذیبا. بەڵام تەسەور کە ئەم قسەیە بێدەلیلە، ئەم قسە بێعیلمە، ئەم مەوعیدە پوچەڵە بەبێ و هیچی پێ بە کابراڵەوە، کاکە من هەڵبژێرن موچەکانتانەدەم. ئێمەش ئەزانین درۆکە، ئەی موچە لەکوێوە دەی؟ ئێستا عەلە لەقەل موچەی 50 کەس بدە گەر ڕاستە.